لە 8 مارسدا بەشی کچانی فێرگەی تۆپی پێی منداڵانی ڕانیا 180 کچ و ژنی ڕانیە لە چالاکیەکی پیادەڕۆیی کۆکردەوە. لەم چالاکیەدا کچان و ژنان بە پیادەڕۆیی نزیکەی 5 کیلۆمەتر ڕێگەیان بڕی. هەستین بە ئەنجامدانی چالاکی شەخ تێدا 180 کچ بەشدار بوو. دیارە ئێمە ماوەی ڕۆژدا بانگازمان کرد بەس بە خۆشحاڵی ڕێژەیەکی زۆر بەشداریان کرد. هاتیم بۆ کێوەڕژ بە بۆنی هەم یادی ڕاپەڕین هەمیش 8 مارس بەرەو بەرزایی ڕۆ و گوڵەباخەکەی ڕانیە کە شەهیدی یەکەمی ڕاپەڕین لە ڕۆژی 5 شەهید بووە. هەریەکە و بۆ مەبەستێک بەشداریان لەو چالاکیە وەرزشیە کردووە. لەلایەن فێرگەکەش بە بۆنەی 8 مارس سەرجەم بەشداربووان خەڵات کران. تایبەتمەندی ئافرەت لەوەدایە کە بە چالاکیەک بەشداری لەو ڕۆژەدا بکە نەوەک لە ماڵەوە دانیشێ ئەو ڕۆژە لەوانەیە زۆربەی ئافرەتانی کوردستان بە تایبەتی نەزانن کە ڕۆژی 8 مارس ڕۆژی ئافرەتانە بەڵکو هەروەک ڕۆژێکی ئاسایی بەڵام پێویست دەکا ئافرەتان وا بن کە هەموو ڕۆژێک بە ڕۆژی خۆیان بزاننەوە کە ڕۆژی 8 مارس بێ. هەندێک لە بەشداربووانی چالاکی وەرزشیەکە خوێندکاری پەیمانگای وەرزشین. هەندێکی دیکەشان لە هۆڵەکانی لەشجوانی بۆ دابەزینی کێشان وەرزش دەکەن. ئەو ڕۆیشتنەش زیاتر تۆزێک لە خەم و خەفەت دوورت دەخاتەوە مێشکت بە وەرزشەکە سەرقاڵ دەکات و ئەمەژۆک لە پەیمانگای وەرزشین زیاتر بۆمە پێویستە هەفتەی جارێک ئەو وەرزشە بکەین هەم بۆ لایەنی تەندروستی هەمیش مێشکت خاڵی دەبێتەوە لە هەموو شتێکدا. هەرچەندە چالاکیەکە وەرزشی بوو بەڵام بەشێکی بەشداربووان بە بۆنەی 8 مارس لەڕووی جلی وەرزشی جلوبەرگی کوردی و جلوبەرگی ماڵەوەیان پۆشی بوو. بەشی کچانی فێرگەی تۆپی پێی منداڵانی ڕانیە بڕیاریان داوە لێرە بەدواوە هەموو ڕۆژانی شەمەیەک چالاکی بە پێڕۆیشتن بۆ ژنان و کچانی ڕانیە ساز بکەن بۆ ئەوەی لە کێشی زیادە ڕزگاریان بکەن و تەندروستیان باش بێت. فەرمان چۆمانی، ڕوودا و ڕانیە.